بسم الله الحمد لله والصلاة والسلام على أشرف المخلوق وعلى آله وأصحابه أجمعين أما بعد. السلام عليكم ورحمة الله وبركاته. بان خشكاني عزيز من بصلاي خواي قول الصلاة ذكم. السلام عليكم ورحمة الله وبركاته. وهذه أرى اللي بشكي تري كتابة ستيفن هوكينج دا هاتي نو خزمتان داوا كارم لخواي قوري يارمتهم لاكوان دا لسر بردوان بون لسروي كيش لسر دكين وا دیارە کە هەندێک برای ئەزیزمان ڕخنیان گرتبوو لەسەرەوەی کە ئایا گرنگیان بابەتانە چییە؟ چ سوودێکیان هەیە لەوەی کە قسە لەسەر و بابەتانە بکەین؟ برانم عزیزانی من، ئەوەی کە ئینسان ئیمانی لەسەر دادەمەزرێت بریتیە لە چی؟ ئەن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله وتؤمن باليوم الآخر وقدر خيره وشره. ئەوەی کە ئینسان ئیمانی لەسەر ئیمانی پێدا دەمەزرێت بریتە لە باوەڕهێنان بەخوای گەورە سبحانه وتعالى. باشە؟ باوەڕهێنان بەخوای گەورە و باوەڕهێنان بە مەلایکەتەکان و باوەڕهێنان بە نێردراوەکان و بە کتابەکانیان و بە ئەو کتابانەی کە لەگەڵیان هاتووە بە ڕۆژی دوایی و بە قەدەری خەیر و شەڕ. هەموو ئەم بابەتانەی کە ئینسان ئیمانی پێدا دەمەزرێ، ئەم بابەتانە لەم کتابەدا جێیان دەبێتەوە، هەموویان. هانێ بڵێ باشە چ کتابێکەوە جێ هەموو بابەتانی تێدا دەبێتەوە؟ نەکەرم کتابە، هەر باس و خواسێکی فیزیایی، هەر پرسێکی دروستبوونی گەردوون ئەم بابەتانی تێدا جێ دەبێتەوە. کاتێک ئینسان ور دەبێتەوە لە دروستکراوەکانی خوای گەورە سبحانه وتعالى، لە مەخلوقاتەکانی خوای گەورە سبحانه وتعالى، ئیلا ئەم بابەتانە دێنە پێشچاوی، بۆی کە باوەڕهێنان بەخوای گەورە وەکەوەی کە یەکەم پرسیار کە لەم کتێبەدا هاتووە بریتێ لەوەی کە ئینسان ئایا خوابوونی هەیە یان نا، کە ڕاستە لە حەقیقەتەندا بۆ کەسێک کە فتڕەتی پاک بێ کاتێک سەیری ئەم هەموو ناوازەیە دەکا کە لەم گەردوونەدا هەیە، بەلایەوە سەیر دەبێت، بەلایەوە سەیر دەبێت کە بیر بکاتەوە کە ئەسڵەن بەلایەوە سەیر دەبێت کە پرسیار بکە کە ئایا خوا هەیە یان نا. یعنی پرسیارێکە زۆر بەلایەوە عەجایبە، تێگەی پرسیارێکە زۆر بەلایەوە عەجایبە. چۆن وەکو ئێستا خەڵکێکی ئاسایی کە تەنانەت ڕۆشنبیریش بێت پێی بڵێ ئایا هیچ بوونی هەیە یان نا، ئەسڵەن ئایا هیچ چییە؟ تێگەی ئۆتۆماتیکی بە شتێکی سیر و سەمەرە و پرسیارە دەبینێ. بۆچی؟ لەبەرەوەی ئەم پرسیارێکە بەنسبەت فیزیازانەکانەوە، نەک بەنسبەت خەڵکی عامەوە. باشە؟ و پرسیاری ئەوەی کە ئایا خوابوونی هەیە بەنسبەت خەڵکانێکەوە وەکو ئێمە کە حەقەتەن بەڕاستی بمانێ و نەمانوێت لە لاڕێ یەک داینە دەنا ئەگە ئینسان ورد بێتەوە لە دروستکراوەکان کە لەم گەردوونەدا واز لە گەردوون بێنە هەر لەسەرم زەویە. ئەوە بەسە بۆمان کە بڵین بەڵێ بێگومان دەبێت دروستکەرێکە بێ، ڕوونە. ئەمما کاتێک ئینسانیش، یعنی ئینسانیش خوای گەورە سبحانه وتعالى شتێکی لە دڵدا دروست کردووە، شتێکی لە بوونیەتیدا دروست کردووە کە پرسیار بکات، کە بگەڕێت، کە ورد بێتەوە و حەقەتەن پلەی ئەو ئینسانەش بەرزترە کە پرسیار دەکات لەو ئینسانەی کە پرسیار ناکات، و حەقەتەن پلەی ئەو ئینسانەش بەرزترە کە دەگەڕێت لەو ئینسانەی کە ناگەڕێت و تەنیا باوەڕ دێنێت. ئەو مانای ئەوە نییە ئەوەی باوەڕ دێنێت پلەی نەبێ، نانە ئەبەدەن. بەڵام یعنی کەوتوینەتە سەردەمێکەوە کە پرسیارکردن بۆتە شتێکی وجودی لە ناو ئینساندا. حەقەتەن ئینسان ناتوانێت پرسیار نەکات، لەبەرەوەی هەموو شتێک کە تۆ دەیبینی جێگەی پرسیارە. کاتێک پرسیاری دەربارە نەکەی، کوێرانە شوێنی بکەوی کارە ساتە، وەکو سەردەمی کۆن نەما، وەکو سەردەمی سەحابەکان. طبعاً کاتێک ئینسانیش باگەشتە قەناعەت و ئیمان، کاتە پێویست ناکە پرسیار لە هەموو شتێک بکات. ئەو بنەمایەکی زۆر غەڵەتە کاتێک بڵێ من دەیە پرسیار لە هەموو شتێک بکەم. نا ئەبەدەن. کاتێک یعنی وەتە دەبینی مامۆستا خوای گەورە مامۆستا سلامەت کە مامۆستا کوڕی پاک دایما نمونەی ئەوی بۆ دەیناینەوە، نمونەیەکی زۆر سەرسامکەر، یعنی بەڕاستی تێگای تێڕامانە. دەبینی سەحابەکان دابینی ئاسکێک لەگەڵ بەرازێک پێکەوە گیایان دەخوارد لەو دەشتایە. بەڵام ڕۆژێک سەحابەیەک نەیگوت باشە ئەی پێغەمبەری خوای گەورە بۆچیەوە حرامە بۆچیەوە حەڵاڵە؟ نابەدەن، حرامە تاو کۆتایی کۆتا خاڵ. بەڵام هەر لە قورئانیشدا دەبینی چەندان پرسیار دەبینی. سەیری موساکە، باشە سەیری موساکە، یعنی سەیری بەس سەیری چیرۆکی موساکە کە موسا یەکێکە
لەو پێغەمبەرانی کە زۆرترین جار ناوی هاتۆ لە قورئاندا وە زۆرترین جار باس کراوە وە یەکێکیشە لەو پێغەمبەرانی کە زۆرترین پرسیاری کردووە پێغەمبەر ئیبراهیم پێغەمبەر موسا هەموویان پرسیاریان کردووە بۆچی کە شتێکت کوون کرد بۆچی ئەو منداڵت کوشت بۆچی ئەوەت کرد بۆچی ئەوەت هێنا بۆچی ئاوات بر شتێکە لە ناو ناقی ئینساندا ئینسان ناتوانێت ئەو ناخەی بەتاڵ کاتەوە ناتوانێت فیترەتە ئینسان پرسیارکە فیترەتە تێگەی وە ئینسان دایمە بە دوای شتی نهێنیدا دەگەڕێت شتێک کە پێشووتر یعنی نەیبینی وەرسەی ئادەم کە عەلەیهی سەلام لە ناو بەهەشدا بوو باشە سەرەڕای ئەوەی کە لە ناو بەهەشدا بوو بەڵام یەک دار کە لێی قەدەغە کرا باشە بەس یعنی وەرە تۆ هەموو شتە لە بەندەستدای بەڵام لەبەرەوەی دارە لێ قەدەغەکان نەفسیەتی مرۆڤ وایە کە دەبێت بە دوای شتێک دابگەڕێ کە نەیبێت بە دوای شتێک کە نیەتی کە نهێنیە لەلای دێ پێی بگات حەقیقەتەن سەرچاوەی گەیشتن بە هەر شتێکیش بریتیە لە پرسیارکردن و دامەزراندنی ئیمانیش هەر بە پرسیارکردندا دەمەزرێت ئینسان دەتوانێت بە پرسیارکردن ئیمانی دامەزراو بێت بۆیە برانم عەزیزانی من ئێمە کە دێین قسە لەسەر بابەتێک دەکەین کە دێین قسە لەسەر هەر مەوزوعێک دەکەین لەم کتابەدا یان تەنانەت لە دەرەوەی کراپەشدا لە داهاتوودا دڵنیابن ئامانجێکی لە پشتەوەیە و دڵنیابن شوێنی خۆشی دەگرێت لە ناو مێشکی کۆمەڵێک خەڵک کە بە بانەی وشە لێمان تێدەگات على كل خوای گەورە سالیکە جا بۆیە بزانەوە کتابە گرنگی خۆی هەیە و باسانی کە لەم کتابەدا دایانکەین و قسان لەسەر دەکەین دڵنیابن گرنگی خوانەوە شوێنی خۆشیان دەگرن بەویستی الله سبحانه وتعالى جا ئێمە لە دەرسی ڕابردوودا لە بەشی کۆتاییماندا قسەمان لەسەر چەند بابەتێک کرد ئەیش پوخت و کورتەی بابەتەکەەوە بوو کە ئایا خودی زانست چییە ئەو زانستی کە لە لای ئینسان دەیە بە زانست بریتە لە چی باش ئەو زانستی کە لە لای ئینسان دەوێت بە زانست بریتە لە چی حقەتەن ئەم بابەتە نامەوێت زیاتر درێژی کۆمەڵ بڕۆی لە ڕاستیدا ئەگەر پێتان بڵم ئەم بابەتە پێویستی بە دانانی کورسێکی تاوا جیاواز ینی بە دانانی زنجیرە لایڤێکی تاوا جیاوازێ لەبەرچی بەڕی جارێت تۆ زانست چییە خۆی خودی زانست چیە ئەو زانستی کە لای ئینسان دەیە بە ئیدراک ئەو زانستی کە سەبجێکتیڤیەن بۆ ئینسان زانستە واتە ناوەکێم بۆ یەک ئینسان زانستە بەڵام بەنسبەت ئینسانێکی ترەوە زانست شتێکی ترە باشە ئەو یەک وەزایدە زانست خۆی خودی حقیقەتی زانست بەوەی کە شتێکە حقیقەتە گۆنەگۆڕە وەلای هەموو کەسێکی شەماشتە باشە ئەو زانستە بریتێ لە چی و فەلسفەی زانست خۆی بریتێ لە چی خودی زانست خۆی چییە باشە وە هەروەها ئەوەی کە دەبێ بە زانست چییە و ئەوەشی کە نابێ بە زانست چییە جیاوازەکانیان چییە و لە هەمووی لە پێشتر کە گەورەترین و گرنگترین بابەتەکانی ئەمڕۆی فیزیا بریتێ لەوەی کە فەلسەفە لەگەڵ میکانیکی کوانتم یان تا هەر لۆژیکی میکانیکی کوانتم کە لۆژیکی میکانیک کوانتم شتێکی زۆر عجایبترە و مەوزوعەکانی میکانیکی کوانتم کە زۆر عجایبترە باشە کە یعنی بە شێوەیەک لە شێوەکان هێندەی تەنانەت دەڵن ئەمڕۆ ئەسڵەن میکانیکی کوانتم مێتافیزیک لە خۆ دەگرێت مێتافیزیک یعنی سەر و فیزیا شتێک سەر و سروشت تێگرە بەرە هێندێک شتی عجایبی تێدایە کە بەڕاستی لە لایەن میکانیک کوانتمەوە پێشنیاری شتێک دەکەن کە سەر و سروش بن تێگەی ئەویش ئینشاءالله لە داهاتوودا قسەی لەسەر دەکەین تەنانەت حقەتەن برام لێتان نەشارمە بەڕاستی ئەو پێشبینیانەی کە میکانیک کوانتم لەسەر بابەتانە کردوێتی کە حقەتەن هێندێک لە فەیلسوفانی خستۆتە ژێر کێشمێکی زۆرەوە بریتێ لە دیبەیتکردن لەسەر حقیقەتیش تەنانەت ینی ئەو پێشنیارانەی کە میکانیک کوانتم بۆ حقیقەت دەیکات تاو جیاوازە لە پلەیەکی ترە لە چاو ئەو پێشنیارانێکی ئینسان بۆ خۆی بە چاوی خۆی دەبینێ بەرامبەر حقیقەت بۆ نمونەیەکی سادەتان پێ بڵم ڕەنگ ئێسایەوە دەبینن لە لای من بۆ ڕەنگەکانی من دەبینن وایە ئەمما لە حقیقەتدا ئەو ڕەنگانە وجودیان نییە ئەسڵ ڕەنگ وجودی نییە تام بۆن دەنگ ئەمانەی چیان وجودیان نییە لە ئەسڵدا ئەسڵ ڕەنگ وجودی نییە کە ڕەنگ وجودی نەبێت کەواتە ئایا شایستە ئێوە نییە ئینسان بە شێوەیەکی تر بە شێوەیەکی ورتر بیر لەوە بکاتەوە کە ئایا حقیقەت وجودی هەیە یان نە
حقیقت وەکەوەی وجودی هەیە کە ئێمە دەبین یان نە وەزایدن هێندێک لە زاناکانی تریش وەکو ڕۆجێ پێنڕۆس باشە ڕۆجێ پێنڕۆس کە حقەتەن یەکێکە لە نەک تەنیا فیزیازانە بەڵکو بیرکاریزانیشەوە براوەی خەڵاتی نۆبلیشە یەکێکە لەو کەسانی کە دژاتی زۆری میکانیکی کوانتم دەکات یەکێکە لەو فیزیازانە گەورانە کە دژاتی میکانی کوانتم دەکات بۆی کە دەڵێ نە تەفسیری ئێمە بۆ کوانتم تەفسیرێکی غەڵەتە بەڵکو پێویستە تەفسیرێکی نوێ دابڕێژینەوە باشە کە کۆمەڵێک مەوزوعەیە لەو بابەتانە دایکێک لەوانە بریتە لە کوانتم کۆنشسنس واتە بەشی پرسی بە ئاگای لە میکانی کوانتمدا structure of space time بنچینەی کات و شوێن کە کەس کۆب لە میکانی کوانتمدا پرسی کات و شوێن لەگەڵ پرسی کات و شوێن لە ڕێژەی گشتیە تاو جیاوازی دی کۆمەڵێک مەوزوعی زۆر عجایب هەنە کە ئینشاءالله لە داهاتوودا ئەم بابەتانە باس دەکەین بە تایبەتی کتێبەکانی ڕۆجێ پێنڕۆزی ئینشاءالله لە دوای ئەم کتابانە باس دەکەین بەویستی خوای گەورە جا ئەو برانەی کە پرسیاریان هەیە توان پرسیارەکەتان هەڵگرم بۆ کۆتایی لایڤەکە ئینشاءالله بەڕێوی حقەتەن ئاگاداری لایڤەکە نابم ئاگاداری هیچی لایڤەکەم هیچ دە پێش نێجگە لە بەرنامەیەک نەبێت کە هیچ کۆمنتێک پێشان نادا علا کولین جا لە درێژەی پرسیارەکەماندا دەگەڕینەوە سەر ئەو قسەی ستیڤن هۆکینگ کە ستیڤن هۆکینگ دەڵێت بزانست بەردەوامە لە وڵامدانەوەی پرسیارەکان باسی زانستمان کرد ئێستا چینە سەر پرسیار کاتێک دەڵێت زانست بەردەوامە لە وڵامدانەوەی پرسیارەکان شتێک دەپرسین ئایا ڕێگەی پرسیارکردن چییە وانە کاتێک ئینسان باسی وەڵام دەکا ئەسڵترەوەی باشە بە چ ڕێگەیەک پرسیار کراوە حرمەت یعنی بە زمانێکی تر ئۆکۆی لە کۆندا هەیە حرمەتی پرسیارکردن لە بابەتە زانستەکاندا ڕێگەکەی چییە ئینسان ظاهیرەن ئەوەی کە دەپرسێت بۆچی شتەکان ئاوای چۆن شتەکە ئاوای لێ هات چۆن ئەم سیارە دروستکە بۆچی بەم شێوەیە دروستکە وانە بەڵام ئەمە چەند حرمەتێک واتە چەند پلەیەکی جیاواز لەخۆ دەگرێت لە پرسیارکردن ڕێگەی پرسیارکردن عامەتەن دوو شێوەیە کاتێک ئینسان پرسیار دەکات بە ئاگایی خۆیەوە بێت یان بەبێ ئاگایی خۆی بە دوو شێوە پرسیار دەکات پرسیاری یەکەم بریتێ لە چی بریتێ لەوەی بۆچی بریتێنەوەی بۆچی واتە بۆچی شتەکان بەو شێوەیەنە پرسیاری شێوازی دووەم لە پرسیارکردن بریتێنەوەی چۆن شتەکان بەم شێوەیەنە باش ئەم دوو پرسیارە جیاوازن جیاوازی هەیە لە نێوان ئەو پرسیارانەی کە بە بۆچی دەست پێ دەکەن لەگەڵ ئەو پرسیارانەی کە بە چۆن دەست پێ دەکەن دەربارەی ئەو پرسیارانەی کە لەسەر بنەمای بۆچیدا دەڕێژرێن دەسەی کرد ئەو پرسیارانە هەر کاتێک پرسیارێکتان بینی کە بە بۆچی دەستی پێکرد بە بۆچی دەستی پێکرد ئەوە بزانە خاوەن پرسیارەکە و خودی پرسیارەکەش بە دوای ئامانج و هۆکارێکدا دەگەڕێت بە دوای ئامانج و هۆکاری ئەو شتەدا دەگرێت کە پرسیاری دەربارە کردووە زۆربەی جار ئەو پرسیارانی کە بە بۆچی دەست پێ دەکەن وەکووتمان بە دوای ئامانج و هۆکار و پاڵنەری ئەو ڕووداوەدا دەگەڕێت هۆکاری پاڵنانی ئەو ڕوودا هۆکاری ڕوودانی ئەو ڕووداوە کە دەڵێن ئامانج لەم لە پرسیارکردە ئامانجی خودی پرسیارکردن بە بۆچی بریتە لە گەڕان بە دوای هۆکاری ڕوودانی ڕووداوەکە کە حەقیقەتەن ئەو هۆکارە لە زانستدا وەڵام نادرێتەوە بەڵکو چۆنیەتی ڕوودانەکە قسەی لەسەر دەکرێت سەیری ئەم قسەی بکەن زۆر گرنگە لە زانستدا لە پرسە زانستیەکاندا لە پرسیارانەی کە زانست وەڵامیان دەدات سیمنۆکەین وتی چی وتی زانست بەردەوامە لە وەڵامدانی وەڵامەکان باش ئەمە حەقیقەتە بڵێ طبعاً زانست هیچ کەسێک ناتوانێت حاشا لە گەورەی و گرنگی زانست بە لەبەرەوەی ئەو پرسەی کە زانست دایڕشت و هێنا ینی پرسێکی گەورە بوو وەڵامدانەوەی کۆمەڵێک وەڵامی گەورە بوون کە ئینسان بەگێلێتی خۆی کۆمەڵێک وەڵامی کوێرانی بۆ دادەنا وەکو ڤایکینگەکان کە لە نەرویج بوون وەختی خۆی ڤایکینگەکان کە دەبینی ڤایکینگەکان کاتێک وڵامی پرسیارەکانیان دەدایەوە وەڵامی واندا بۆچی هەورە تریشقە هەیە بۆچی شتەکان بەو شێوێنە بۆ شتی شتەکان بۆ شێ کۆمەڵێک خوای خەیاڵیان بۆ خۆیان دروست کردبوو بە هەمان شێوەی ڕۆمەکانیش کە ینی حەقەتەن نەک چەند خوا چەندان خوایان دروست کرد خوای خۆشەویستی خوای ڕق خوای ئاسمانەکان خوای زەوی
خوای خواکان ئیدی چەندین خوایان دروست کرد چەندین خوا و هەر یەکێکیش لەم خوانە هەڵگری کەم و کوڕێک بوو خواکی پێرفێکت نەبوو تەواو نەبوو بۆیە حەقەتەن زانست بەهاکی گەورەی هەیە بەڵام دەبێت ڕوونیش بێ لامان ئەوەی کە زانست وەڵامی دەداتەوە بریتی نین لەو پرسیارانەی کە بە دوای ئامانج و هۆکاری ڕووداوەکاندا دەگەڕێن بە دوای پاڵنەری ڕووداوەکاندا دەگەڕێن بە دوای بۆ یعنی زانست وەڵامی ئەو پرسیارانە ناداتەوە کە بە بۆچی دەست پێ دەکەن بە بۆچی جا بۆیە وتمان ئامانج ئەو پرسیارانەی کە بە بۆچی دەست پێ دەکەن ئامانجیان هەیە ئامانجەکەش بردێ لە حەقیقەتی هۆکاری ڕوودانی ڕووداوەکە حەقیقەتی هۆکاری ڕوودانی ڕووداوەکە کە زانست قسە لەسەر ئەوە ناکە کە ئەم ڕووداوە بۆچی بەم شێوەیە بووە بە شێوەیەکی تر نەبوو بەڵکو ئەوەی کە زانستیشی لەسەر دەکا بریتێ لە چی لەسەرەوەی کە چۆن ئەم ڕووداوە ڕوویدا ئەوە خاڵێکی تر ئەو پرسیارانەی کە بە دوای ئەو پرسیارانەی کە بە بۆچی دەست پێ دەکەن یعنی حەقەتەن قوڵتر دەبنەوە لەلایەنی فەلسەفیەوە یان لەلایەنی چەمک و بابەتەکانی خودی بابەتەکەوە و بە دوای مانای گرنگتر و قوڵتردا دەگەڕن لە مانای فیزیایی و لە مانای مادی خودی خۆی تەنیا لە ڕوانگە مادیەکەی ناکۆڵەوە بەڵکو لە جەوهەرێکی خودی ناو ڕووداوەکە دەکۆڵنەوە کە ئامانجیان ئاشکراکردنی ماناکەیەتی مانای ڕووداوەکە باشە بران خێر لێرەدا نمونەیەک لەسەر ئەم بابەتە بریتێ لە چی نمونەیەک لەسەر ئەم بابەتە بریتێ لە چی بریتە نمونەیەک لەسەر ئەم بابەتە بریتە لە پرسیارکردن بۆ نمونە تۆ سێوێک دەبینی لە دارێک دەکەوێتە خوارەوە سێوێک دەبینی کە لە دارێک دەکەوێتە خوارەوە ئایا بۆچی سێوەکە لە دارەکە کەوتە خوارەوە یان پرسیارێکتر دەکەین بۆچی مرۆڤ کاری خێرخوازی دەکات بۆچی ینی جێگەی پرسیارن ئەو پرسیارێک کە بە بۆچی دەست پێکردیشی زانست نیە وەزانست جوابی و پرسیارت ناداتەوە بە هیچ شێوەیە هەنی بۆچی سێوێک لە دارێک دەکەوێتە خوارەوە هیچی زانست نییە جوابت داتەوە ناتوانێت جوابت داتەوە لەبەرەوەی ئامانجی ئەو کەوتنە خوارەوە یان هۆکاری نامادی کەوتنە خوارەوەی ئەو ڕووداوە چیە ڕوون نییە لە لای زانست وە ڕوونیش نابێت یان بۆچی یعنی وەکو ریچارد دۆکینز یعنی پرسیاری دەکەم بۆچی ئینسان خێر بە کەسێک دەکا بۆ لە وڵاتێک ئەفریقیەکان لە کاتێکدا هەرگیز پێشووتر نەیبینیەوە لە هەموو ژیانیدا و لە قەتیش بێگومان چاوەڕێوەش ناکە پاداشتیشی بداتەوە چکەمە لە پرسی پەرەسەندندا پرسی ئیڤولوشن پرسێکمان هەیە بابەتێکمان هەیە کە بریتێ لە چی بریتێ لەوەی کە ئینسان باشە هەندێک کار دەکا لە پێناو سوودگۆڕینەوە یعنی چی پشتم بخورێنە پشتت دەخورێنم پشتم بخورێنە پشتت دەخورێنم چاکەم لەگەڵ کە چاکە لەگەڵ دەکەم فلانی شەم بۆ بکە فلانیشە لەگەڵ دەکەم تەنانەت یعنی بۆچی مرۆڤ ناچار بووە لە یعنیەوە لە پرسی سایکۆلۆژی ئیڤولوشندا کە بەڕاستی پرسێکی ناوازەیە بۆچی مرۆڤ ئامادەی لەگەڵ کۆمەلگاکە خۆی بگونجێنێ نەک ئەوەی کۆمەلگاکە لەگەڵ ئەو مرۆڤە بگونجێ وەکو مرۆڤەکە لەگەڵ کۆمەلگاکە بگونجێ بۆچی لەبەرەوەی ئینسان لە حەقیقەتەندا چی چاوەڕێی چییە پشتم بخورێنە پشتت دەخورێمەوە دەیکەواتە ئینسان بۆچی خێر بە کەسێک دەکات کە هەرگیز پێشتر نەبینەوە هەرگیزی چاوەڕێەوەی لێ ناکات کە پاداشتی بداتەوە هەنی شتێکی عەجایبە و حەقەتەن هیچ پرسێک و بابەتێکی زانستی ناتوانێت وڵامی و بابەتت بداتەوە باشە و نەکەرم بابەتە هەر بابەتێکی تر لە پرسی بۆچیدا دەسی بکرد وەڵام نادرێت بۆچی گەردوون لە سەرەتای دروستبوونیدا ئەو خێرایی هەبوو کای بوو بۆچی کەمترنەوە بۆچی زیاتر نەبوو نازانرێ بۆچی گەردنەوە بڕۆمادەی هەیە بۆچی شت بوونی هەیە لە جیاتی هیچ هەندێک فیزیازان بانگەشەوە دەکەن کە وەڵامی و پرسیارە دەنەوە بەڵام لە حەقیقەتەندا هیچ فیزیازانێک نییە وەڵامی و پرسیارە داتەوە بۆچی شت بوونی هەیە شت هیچ بوونی نییە بۆچی مادە هەیە دژە مادە نییە بۆ لە کاتێکدا دژەمادە دەکراڕی تێ بچێت بۆچی نەمایەوە لە سەرای دروستبوونی گەردووندا نازانرێ بۆچی یاساکان بەم شێوێنە بە شێوەیەکی تر نینە ئایا نەدەکرا بە شێوەیەکی تر بێگومان دەکاتە بۆ بە شێوەیەکی تر نەبوون باشە جا ئەو پرسیارانەی کە لەسەر بنەمای بۆچیدا دەڕێژرێن
بە هیچ شتێک وەڵامیان نادرێتەوە و توانای وەڵامدانەوەیان نی ئینسان وەڵامی بداتەوە باشە ئەو بنەمای ئەو ڕێگەی یەکەم لە پرسیارکردن ڕێگەی دووەم لەسەر پرسیارکردن بریتە لە چی بریتە لە چۆن کاتێک پرسیار دەکەی بە چۆن چەند مەوزوعێک لە خۆ دەگرێتکە میکانیزم و پرۆسەی ڕووداوەکە یعنی لەلایەکی تر ئەو پرسیارانی کە بە چۆن دەست پێ دەکەن بە دوای ڕوونکردنەوە و پرۆسەی هەنگاو بە هەنگاوی ڕووداوەکان و پاڵنەری ئەو ڕووداوە و داهاتوەکەشی یعنی ئەم ڕووداوەکە ڕوویداوە لێرە لە پێشتر چەند بتوانین بزانین چۆن ئەم ڕووداوە گەیشت بەم کاتی کە ئێستا تێیدا پێش ئەو چۆن بوو ڕووداوەکانی پێش ئەو چۆن بوون وەزائیدەن بە دوای پاڵنەری ئەو هەنگاوانەشدا دەگەن بە دوای پاڵنەری ئەو ڕووداوانەدا دەگەن کە بوونە هۆکاری ئەو ڕووداوە هەنی بە دوای ئەو هەنگاوانەدا دەگەن کە بوونە پاڵنەری ئەو ڕووداوی کە ئێستا لێرە هەیە وە داهاتوەکەشی وەکو دۆمینە هەیە دۆمینە کە دایدێنن بە دوای یەکدا کەسێک دەستی لێدا هەمووی بە دوای یەکدا بەردەبێتەوە باشە لێرەدا لە دۆمینەی ئاخیرم دۆمینەی ناوەڕاست بۆم لە دۆمینەیەکی گەورەمانەیە ڕەنگی سوورە ئەو کانی کەم ڕەنگیان سپیە دادەنیشین پرسیار لە خۆمان دەکەین ئەوەی ناوەڕاست بۆچی بەربۆ نەک بۆچی چۆن بەربۆ دەچین دەگەڕینەوە دۆمینەی پێشخۆی تا دەگەینەوە ئەو ئینسانی کە پاڵنەر بووە بۆ پاڵان و هێزێکی دا بە دانەی یەکەم تا ببێتەوە کاریەوەی کە بگات بۆی کە ئەم سوورە بەر ببێتەوە و ئەو جا دەپرسین داهاتوەکەی چۆنە لە داهاتوودا دەبێت کاریگەریەکی دەبێت لە دوای خۆیەوەش تێگەی ئەمە یعنی پرسی چۆن کاتێک پرسیار دەکەی لە چۆن ئەمە لە خۆ دەگرێت بۆ نمونەیەکی سادە باشە تۆپێک لە ناوەڕاستی یاریگاوە لێ دەدرێت بۆ گۆڵچی ینی بۆ گۆڵچی تیپی بەرامبەر تۆپێک لێ دەدرێت لە یاریگایەکی بچووکدا تۆپێک شوت دەکرێت بۆ ئاراستەکەی بۆ ناو گۆڵەکان ئێستاگە پرسیار بکەین چۆن ئەم تۆپە گەشت بە ناو گۆڵەکە سەرتاچین چی هۆکاری جوڵەی تۆپەکە بوو دەبینی هێزێکی دەرەکی کە بریتی بوو لە ئینسانێک و لە دوای ئەو دەبینی لاقی ئەو ئینسانە ماسوولکەکانی پاڵنەر بوون و هێزێکیاندا بە تۆپەکە و ئاڕاستەیان کرد واوجا چی وای کە تۆپەکە بۆ ئاڕاستەیە بڕوا بۆچی بەرەو لای ڕاستە چۆن بە لای ڕاست ڕۆی چۆن بەرەو لای چەپ ڕۆی چۆن بەرز بوو چۆن نزم بوو بەهۆی هێزی کێشکردن و تاودانی هێز کێشکردن پێوانەکردنی هێزی دەرەکی لەسەر وەکو بایکە لەسەرێتی یان کاتێک لەسەر زەوی دەڕوا هێزی لێخشان هەموو ئەوانە پێوانە دەکەی بۆ دەردەکەوێت کەم تۆپا ئەگەر خێراییەکان و هێزەکەت بۆ دەکەوێت دەزانم تۆپە لەکوێ بەر زەوی دەکەوێت وە کاریگەریەکانیشی چی دەبن ینی دا نمونەی تر هەیە لەسەرم بابەتە بۆم نە هەڵدانی موشکێک لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر کاتێک هێرش دەکەی لە وڵاتێشکەوە بۆ وڵاتێکی تر بە ساروغێک موشکێک ئاڕاستی وڵاتێک دەکەی چۆن شوێنەکەت دەپێکی بە چ ڕێگەیەک دێی تۆ ئەو وڵاتە دەپێکی ئەو شوێنە دەپێکی کە خۆت دەتەوێت بە شێوەیەک بێگومان زۆر بە سادەی لە ڕێگەی یاسا فیزیاییەکانەوە ئەو یاسانی کە پرسیار لە چۆنێتی دەکەن چۆن بین بتوانین ئەم موشکەی ئاڕاستی ئەو شارە بکەین چۆن دەتوانین موشکەکە بە سەرکەوتووی لەم شوێنە بەردەینەوە ئەم شوێنی پێ بتەقێنینەوە چۆن دەتوانین ئەمە بکەین هەمووی بە چۆن دەست پێ دەکات وەڵامەکەشی تەنیا وەڵامی لە ڕێگەی چی یاساکانی فیزیاوە بۆی کە تۆ پێوانەی وردەکاری دەکەی لە خێرایەکە و لە بارەستایی و لە تاودانی و لە گۆشەی هەڵدانیشی تەنانەت باشە بۆیە میکانیزم و پرۆسەی ئەو بابەتانی کە بە چۆن دەست پێ دەکەن لەم چوارچێوەیەدا خۆی دەبینێتەوە حاڵێکی ترکە لەسەر بنەمای ئەو بابەتانەی لەسەر بنەمای چۆندا ئەڕێژێت بریتە لە پراکتیکی و ئەزمون فقەتەن بە شێوەیەکی گشتی ئەم پرسیارە یعنی بە شێوەیەکی تایبەت ئەم پرسیارە بە شێوەیەکی تایبەت سروشتی پراکتیکی و ئەزمونیان هەیە یعنی ئەو بابەتانە عامەتەن ئەو بابەتانەی کە ئەو پرسیارانەی کە بە چۆن دەست پێ دەکەن باشە هەوڵی شتێک سروشت و بوونیتێکی ئەوەیانەیە کە پراکتیک بکرێن و ئەزمون بکرێن یعنی دەبێت ئەزمون بکرێن بە ئەزمونی ئیشەکانیان لەسەر جێبەجێ دەکرێت و ئیشەکانیان لەسەر جێبەجێ دەکرێت و لە ڕێگەی ئەو ئەزمونەوە ڕوون دەکرێتەوە کە چۆن ئەو ڕووداوە ڕوویدا وەکو چی نمونەیەکی سادە لەسەر بابەتە وەکو هێزی کێشکردن باشە هێزی کێشکردن چۆن کار دەکات کارەبا چۆن کار دەکات کارەبا چۆن بەرهەم دەهێنرێت
هەموو ئەو بابەتانە دەبینی لە ڕێگەی ئەزموونەوە، لە ڕێگەی لێکۆڵینەوە، لە ڕێگەی وربوونەوە لێکۆڵنەوە لەسەر دەکرێت وردەکرێنەوە و دەگەن بە ئەنجام دەربارەی بە کورتی و پوختی ئەو پرسیارانی کە بە بۆچی دەست پێ دەکەن ئامانجیان ئاشکراکردنی هۆکارە بنەڕەتەکانەوە و پاڵنەرەکانیشان لە کاتێکدا و پرسیارانەی کە بە چۆن دەست پێ دەکەن هەوڵ دەدەن ئەو پرۆسانە و میکانیزمانە یان ئەو هەنگاوانە ڕوون بکەنەوە کە دەبنە هۆی دەرئەنجامێکی دیاریکراو. هەڵبژاردننی پرسیاری بۆچییان چۆن بەندە سێکەم قسەی زۆر گرنگە. هەڵبژاردننی پرسیاری بۆچییان چۆن بەندە لەسەر چی؟ بەندە لەسەر ئەو زانیاری کە تۆ بە دوایدا دەکات و بەندە لەسەر چوارچەوەی ئەو بابەتی کە تۆ لێکۆڵنەوەی لەسەر دەکەیت. لەبەر ئەوە ئەو پرسیارانی زانست دەتوانێت وەڵامیان بداتەوە لە چوارچەوەی چۆندان نەک بۆچی. وەکەوەی بۆچی من لەدایک بووم بێگومان زانستیان وەڵامێک نادۆزیتەوە بۆ ئەم پرسیارە، بەڵام ئەگەر بڵین چۆن لەدایک بووم ئەو پرۆسی دروستبوونی لە زگی دایکتدا پرۆسی دروستبوونی مرۆڤ لە زگی دایکیدا وەڵام ئەدرێتەوە. لەسەر ئەم بنچینایە ئەم بنەمایی ئەم قسەی هۆکینگ لە ڕووی فەلسەفی و کێشەیەکی هەیە، بەڵام حقیقەتەن ستیڤن هۆکینگ دایما ئاماژەی بۆ داوە فەلسەفە مردووە، لەبەرەوە زۆر گرنگی بە فەلسەفە نەداوە حقیقەتەن ستیڤن هۆکینگ، بەڵام ئەو قسەی هۆکینگ هەندێک کێشەی هەیە کاتێک تۆ گشتگیری دەکەی لەسەرەوەی کە زانست بەردەوامە لە وەڵامدانەوەی پرسیارەکان لێرەدا پرسیارێک کام پرسیارانە وانە زانست کە بەردەوامە لە وەڵامدان و پرسیارەکان، بەڵام کام پرسیارانە وەڵامەکە شێوەی کە ئەو پرسیارانی کە بە بۆچی دەست پێ دەکەن کە ئەزمموی پراکتیکینە نەک ئەو پرسیارانی کە بە چۆن دەست پێ دەکەن. ئەوەش جێگەی خۆیەتی حقیقەتەن ئینسان لێ وەربێتەوە ئاگاداریان بێت. بۆیە لە حقیقەتەندا ئەو پرسیارە بەو شێوەیە ئەو بابەتەی بەو شێوەیە کۆتایی پێدەین ئینشاءڵڵا. هیوادارم ڕوون بێ و هیوادارم ئیسفادەتان لە بابەتەکە کرد بێ و دواتر کاتەکەی تۆزێک درەنگە نامەوێت زیاتر لۆ درێژە بابەتەکە بدەم، ئەمما دواتر چینە سەرەوەی کە ستیڤن هۆکینگ دەڵێت وام پێ باشترە کەوا بیر بکەمەوە هەموو شتێک دەکرێت ڕوون بکرێتەوە بەهۆی یاساکانی سروشتەوە. ئەمە بانگەشەیەکی زۆر گەورەیە، ینی بانگەشەیەکی زۆر گەورە و پرس و مەوزوعانێکی زۆر بابەتانێکی زۆر لە خۆ دەگرێت. بۆی کە چۆن دەکرێت ئێمە هەموو شتێک بە یاساکانی سروش ڕوون بکەینەوە. ئەسڵن ئەم بانگەشەی ڕێی تێچێت. خوای گەورە هەمولاکتان سلامت کە، خوای گەورە هەمولاکتان پادار کە، و خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتتان کە. ڕزق و حورمەتم بۆ هەمولاکتان هەیە. السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. بەس ئینشاءڵڵا ئەو برانە کە لە فەیسبوک پرسیاریان کردووە وەڵامیان دەینەوە بەسەردان نڕوە ئینشاءڵڵا. خوای گەورە لە هەموو لایەکتان سلامت کات. کاک بیلال کاک محەممەد دڵکاوی توڵ جام دەوە مێژە بیرم دەکەیت لە مێژە لە بیرم دەکەیت کاکە محەممەد زاد قوربان ئینشاءڵڵا بەسەر چاو لە ئەسنجەر نامەت ناردووە ئاگدار بووم ڕاستی، بەڵام کاتەکە گونجاو نەبوو وەڵام بدەمەوە. لادانا وعليكم السلام ورحمة الله وبركاته. هاوکار کاک هاوکار بارك الله فيكم قوربان گیان بێگومان. کاکە ساڵح دەفەرمێ کاکە گیان پرسیارێکی گرنگم هەیە، ئا بەڵگەی بێسەیە کە بیسەلمێنی گەردوون لە نەبوونەوە دەستی کردو بە دروستبوون. کاکە ساڵح گیان قوربان خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەت کا برا گەورەکەم. ئەمە پرسیارێک بابەتێک هەیە کتاب لای ئمە ڤیددیوەکمان هەیە دانراوە ئینشاڵڵا ڤیددیۆکە دادنم لە کۆمنت لەوێدا بە دووردێشی باسی و مۆزوعمان کردو هەرچەندە تەواو نەکراوە کۆی کە دەمانێت، بەڵام بە دوور درێژی باسمان کردەوە لەم کتێبەشدا لە درێژەم کتابەشدا ئینشاڵڵا لە داهاتوودا زیاتر دەچینەوە سەری دەچینە سەر ئەو بابەتانە ئینشاءڵڵا. بەویستی خوای گەورە هەموو لایەکتان سەلامەت کە. کاکە هێمن دەفەرمێ زۆر پیاویت بارەک الله فیکم خوای گەورە سەربەرز کە قوربان گیان. باش کاک بیلال کوانتەم certainty دەیسەلمێنی کە گەردوون هیچ هات بێت چونکە ڕێگەی دروستبوون و زێدەدات لە هیچ کاکە قوربان گیان quantum uncertainty نایسەلمێنە کە گەردوون لە هیچ هاتۆ بە هیچ شوێک و ڕێگە بۆش نادەکات گوزە دروست بێ لە هیچەوە نەخێت. ئەمە لە ئینشاءڵڵا لە داهاتوودا لە درێژەی و بابەتەدا باسی دەکەین. ئایا کوانتم فلکچویشن دەیسەلمێنە کە وزە لە هیچەوە دێت و گەردوون لە هیچەوە هات پێ نەخێر قوربان. کوانتم فلکچویشن ئەمە باسمان کردو بە دووبارە باسی دەکەمەوە، نامەوێت لێرەدا باسی کەم حقیقەتەن لەبەرەوەی ئەو بابەتە زۆر باسمان کردو زۆریش بەوەی کە حقیقەتەن
پرسی کوانتم فلکچویشن ئەو پرسەنی کە خەڵک بە تایبەتی خەڵکێکی وەکو لۆران کراوس بانگێشەی بۆ دەکات، بەڵکو کتابێکی ترەیە کە من چەندجار پێشانم داون، Cosmology for Curious کە ڤلینکن کێکێکە لە فیزیا زانە بەناو بانگەکان ئەم کتابەی نووسیوە و قسەی لەسەر کردووە لەسەر بابەتێک کە ئایا گردردون مانای دروستبوونی گردردون لە هیچەوە چییە؟ ئایا ئەسڵەن ئەو پرسەی کە بانگەشەی بۆ دەکرێت بۆی کە گردردون لە هیچەوە دێت حقیقەتی هەیەیان نا، بەڵکو جوابی ئەو پرسیارە دراوەتەوە کە نەخێر وەزایدن دەرسی یعنی بابەتی داهاتوومان ئینشەڵا سەر ئەو پرسیارەی کە بانگەشەکەی ستیڤن هۆکینگە لەسەرەوەی هەموو یاساکان هەموو شتێک بە یاساکانی سروش ڕوون بکرێتەوە یان ناویش دەچێت سەرپرسی مادیگەرای و ڕوونکردنەوە لەسەر هەندێک پرسی تر کە پەیوەندە بەسرێتەوە بە بابەتی سەرەتای دروستبوونی گردردون ئینشاءالله. خوای گەورە سلامەتان کە ئینشاءالله لەوێ یعنی ئینشاءالله لایڤی داهاتوو لەوێ زۆر ئیسفادە لەو بابەتە دەکەن و ئینشاءالله لەوێ دەتوانن ئیسفادە لەو وەڵامی و پرسیارە بکەنەوە. دەروون ئەی چیا کاکە بیلال ئایا بیرۆکەی فرەگەردوونی تا چەند ڕێی تێ ئەچێت؟ سوپاس ئەگەر جام دەیتەوە. خوای گەورە سلامەت کە پرسی مەوزوعی فرەگەردوونی بابەتێکە دوو مەوزوع لە خۆ دەگرێت. فرەگەردوونی ڕێی تێ ناچێت، ئەمما چەند گردردونیەتی ڕێی تێ دەچێت بۆی کە بەڵێ جگە لەو گردردونێکی ئێمە تیاژین ڕێی تێچێت تەبعاً گردردونی تریش وجودی هەبێ، بەڵام عامەتەن بڵین فرەگەردوونی بە هەموو گردردونەکانە نانا ئەبەدەن، یعنی ئینفینیت بێ کۆتا گردردبوونیە بێ نەخێوە ڕێی تێ ناچێتەوە. ستیڤن هۆکینگ لە کۆتا پەیپەری خۆیدا جیهاتی و بابەتەی کردووە، یعنی چەند پرسێکی باس کرد لەسەرەوەی کە ڕێی تێ ناچێت بێ کۆتا گردردبوونی هەبێ. جزاكم الله خيرا جزاء. خوای گەورە لە هەموو قبول بکە و خوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتتان کات و ئینشەڵڵا ئیسفادەکمان هەبوو بۆتان. السلام عليكم ورحمة الله وبركاته.